خەڵکی باسکەین و زیندوی کەینەوە. بەڵام جاری واشەیە خەڵکی قسەمان پێ دەڵێت، گوێمان پێ دەدەن، جاری واشەیە هەموو شتێک بوختیانمان بۆ دەکەن گردنی هەمویان ئازا بێت. ئەوەی کە پەیوەندی بە خۆمەوەی گردنی هەموو کەسی ئازا بێ، گوێنم پێدا غەیبەت مەکە، هەرچی دەڵێ گردنی ئازا بێ. بەڵام گاڵتەکردن بە سونەت ئەوە بە گردن ئازایی من کۆتایی پێ نایەت، چونکە ئەوە پەیوەندی بە خوای پەروەردگارەوەیە. ئەوەی گاڵتە بە سونەتی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم. مسلمانی وا هەیە دەڵێ هەندێک کەسەیە دوو تەڵ ڕیشیان داناوە، ئەوە سوکایەتیکردنە بە ڕیش. ئەی نەکبەت، ئەی ماڵ وێران، تۆ دەی بۆ مزگەوت نوێژەکەی دوو تەڵ ڕیشی چی؟ ئەوە سوکایەتیکردنە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە لەبەر خاتری ئەوە ڕیش دائەنین، ئەمری پێغەمبەری خوای لەسەرە صلی الله علیه وسلم. سونەت نییە بەڵکو واجبە. ئەگەر سونەت بای بە تاشینی احتیاجی بوو، حرام نەبوو تاشینی. ئەوە ڕێبازی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. پێویست ناکە تۆش ئاگاداری خۆت بە. کەس سونەتێکی تەطبیق کرد لە نەنکردنت بیستۆ، نەنکرد بۆ سەرچاوەی دین نییە، باپیرت نەیکردۆ باپیرە سەرچاوەی دین نییە. ئەبێت تۆ ملکەچ بی، سونەتەکەت بۆ جێبەجێ ناکرێت، دژایەتی سونەتەکە مەکە، دژایەتی ڕیش مەکە، دژایەتی یەک عیبادەتێ مەکە کە سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. ئەوە سونەتە، ئەمانەیە سونەت بۆ خەڵکی زیندوو بکەین و بەویستی خوا. بەڵام هەر کەسێکیش بێ سونەت زیندوو بکاتەوە، وەڵڵای کەسانێکی زۆر دژایەتیەکەن. بەڵام ئەوەش جێگەی شانازیە ئەگەر دژایەتی تۆ کرا. بەڵام ئەگەر شتێکیش پەیوەندی بخوای پەروەردگارەوە هەبێ، تۆ دژایەتی دینی خوا بکەیت، دژایەتی سونەتی پێغەمبەری خوا بکەیت صلی الله علیه وسلم، ئەوە خوا بە ئاسانی لێت خۆش نابێت کە تۆ بنەکەی. ئەو پێغەمبەری